أن تقول نفس يا حسرة على ما فرطت في جنب الله وإن كنت لمن الساخرين أو تقول نفس لو أن الله هداني لكنت من المتقين لو أني نفسانك لكاتك مردني قيانا قري پنجەی خۆی ئەگازێ و ئەڵێ یا حەسرەتە وای حەسرەت بۆ من و بەدبەختی و نەکبەتی بۆ من لەوەی کەوا کەم تەرخەمیم کرد لە بەجێهێنانی فەرمانەکانی خوایە و گاڵتەم ئەکرد و ئین كنت لمن الساخرین گاڵتەم ئەکرد ئەوانەی کە ئامۆژگاریمیان ئەکرد ئەموت ئەو ئێوە خەریکی چین کێ لە قیامەتەوە هاتووە ئەو ڕۆژە دانشتو بووین باسی ئەوەمانە کرد باسی حەج و ناونووسینی حەج و ئەمانە برادەرێک تۆزێ دڵی بەلاشە و گیرفان و پلە و پایی خۆی خۆشە وتی جارێکان من ناو ئەنووسم بەڵام ئەگەر دەرچوو ئەیدەم بە فڵانە کەس جارێ من گەنجم جارێ من دنیا ها لە بەردەممە واللهی برا بەڕێزەکانم ئەو قسەیە کاتێکی تر لە وەختێکی ترە لە شوێنێکی وەکو ئەو شوێنە سبحان الله لەلای نەخۆشێکا دانشت بووین کە نەخۆشیەکەی خراپە لە کاتێکی ترا بالضبط لە ساڵی 89 لە شوێنێکی ئاو شوێنە لە کاتێکە لەلای نەخۆشێکی ترا دانشت بووین گەنجێکی تر وەکو ئەوەی وت واللهی بیرمە وتی من نصیحەتم کرد کە نوێژ بکا و تاعات بکا وتی من جارێ گەنجم ماوەیەکی تر تۆبە ئەکەم سبحان الله 2 مانگی پێ نەچوو بە سیارەکەیەوە چووە ژێر زیلێکی عەسکەریەوە هەر ئەسڵەن مەجالی ئەوەی نەدا شایەتمانێکیش بێنێ سبحان الله خوا بکە ئەمی تروانە بێ بەڵام بالضبط لە شوێنێکی ئاوایە وتی خوای تعالی ڕەحم بە هەمومان بکە ئەو تەقول لەو ئەن الله هەدانی هەنێ کەسێ وا ئەڵێ ئەگەر خوا هیدایەتمی بدایێ لەکونت من المتقین ئەو کاتە منیش لە متقیەکانە بم وەکو هەنێ کەس خۆی غەڵەتێنێ وا ئێژێ هەنێ کەسێ ئەڵێ ئەگەر خوا هیدایەتمی بدایێ منیش نوێژ مەکرد منش پیاو چاکە بم منش وەک مەلا فڵان کەسە بم منش وەکو فڵان کەسە بووم خۆی ئەغەڵەتێنێ ئەزانێ وان نییە ئەزانێ وان نییە خۆی باش ئەزانێ بەڵام چی کاتێک ئەزانێ وان نییە أو تقول حين ترى العذاب لو أن لي كرة فأكون من المحسنين كات يقرأت الله إخوة تعالى وجهنم أبيني وقيامة أبيني أو كات أزاني تشيو تدروي كردوا هموي بدسي خوي بوا بس يسأل دنيا خوي بوقسانا أخلطيني بلى قد جاءتك آياتي فكذبت بها واستكبرت وكنت من الكافرين خوای تعالی ئەفەرمێ بەڵێ ئێمە ئاەتمان بۆ ناردی بەڵگەمان بۆ ناردی بێقیمەتی دنیامان چەند جار خستە بەرچاوت چەند جار بۆتمان ڕوون کردەوە فڵان کەس مرد و پارەیەکی زۆرەوە فڵان کەس مرد خاوەنی پلە و پایەیەکی زۆر بوو فڵان کەس مرد لە هەموو خەڵکی لە وڵاتە دەوڵەمەندتر بوو ئێمە هەموو ئەوانەمان پێ پیشانمان دای کە گەنجی جوان ئەمرێ و ئەگەڕێتەوە بەلای خوا ئەوانەمان هەموو پیشان دای بەڵام تۆ عیبرەتت وەرنەگرت حتا گەیشتە ئەمڕۆ گەیشتە لای من کیبرت کرد تەکەبورت کرد باوەڕت پێی نەکرد و کافر بووی پێی دەی ئەمڕۆ بیچێژە ئەوە حاڵی تۆیە بیتێرە بەر چاو خۆت برا بەڕێزەکانم ئێسە لەم هەفتانەی پێشوو لە جمعەیەکی ئاوا لە ناو نوێژی جمعەیە پیاوێک لە مزگەوتێک لە مزگەوتەکانی کفریا پیاوێک لە کوتوپڕەکە گیانی دەرچوو لە نیوەی خوتبەکە بیرکەرەوە ئەوە تۆ بیت ئێستا ئەوە تۆ بیت لە کوتوپڕێکە سەردی ڕووی کردە پێت لە پێوە دەسی پێکا ڕۆحکێشانەکە ئێستا تۆ بیت و لە کوتوپڕێکا پێت سارد بوو لە کوتوپڕێکە نەفەست گیرە لە کوتوپڕێکە چاوت ئەبڵق بوو لە کوتوپڕێکە لە ناو خزم و کەس و کارتیشە لە ناو دۆست و ئەحبابەکانتە زوانت لاڵ بوو نەتوانی هاوار بکەی بیرکەرەوە ئەوە تۆ بیت بیتێ لەبەر چاوی خۆت ئەوە تۆ بیت کاتێ بیرەکەیتەوە عمرێکی تەمەنێکی درێژت ڕۆیشت هیچت تیان نەکرد ئەتوانی خۆ چاکەی تیا بکەی تەمەن درێژە براکانم تەمەن کەم نییە ساڵ چەند ڕۆژە ساڵێ چەند ڕۆژە و مانگێ چەند ڕۆژە و
ڕۆژی چەند سەعاتە و سەعاتی چەند درێژە و چەندێ تۆ توانی چاکەی تیا بکەی سوبحان الله تیا بکەی الحەمدولله تیا بکەی نوێژی تیا بکەی بەڵام تۆ خۆتی پێ هەڵەخەڵەتێنی خۆت هەڵەخەڵەتێنی کاتەکانی خۆت بەگاڵتە و گەمە ئەبەیتە سەر جاری وایە مۆبایلەکەت ئەگریتە دەسۆ خەریکی نووسینی نامەی یان خەریکی قسەکردنی لەگەڵ کەسانێکە کە بەرەو جەهەنەمت ڕائەکێشن چەند سەعات کاتێکە زانی سەعات تێپەڕی کردە سەعات لە دوای سەعات ئاگات لە خۆت نییە کاتێدا ئەنشی سەیری فیلمە هیچ و پوچەکانەکەی ئەو ئەفلامانەی کە ئەیبینی لە تەلەڤیزۆن کاتێ تەماشایەکەی کات لە دوای کات ئەڕاوت و ئاگات لە خۆت نییە چەند سەعاتی ڕۆژانت بە یاری و تۆپتۆپێن و چی و سیرکردنی تۆپتۆپێن و ئەمانە ئەبەیتە سەر و بیر لەوە ناکەیتەوە کە نوێژت فەوتا کە زکرت نەکرد کە خوات لە بیر نەبوو کە بیرێکت لە مردن نەکردەوە ئەی چەندەها کەس لە کاتی گۆرانی چڕینە لەسەر مەسرح خەریکی گۆرانی چڕین بوو خەڵک چەپڵەی بۆیان لێ ئەدا و مردن بڕۆن سیرکەن سەیری یوتیوب بکەن سەیری ئەنتەرنێتەکان بکەن چەند کەس لەسەر مەسرح ڕوحی کێشرا چەند کەس لە ناو ساحەی تۆپانە گیانی کێشرا چەند کەسەیە لە خۆشترین حاڵەتەکانی ڕەقس و سەماکردنە لە یەک ناکایە ڕوحی کێشرا و دای لە زەوی و مرد چەند کەسەیە خەریکی دەسڵاتێکی زۆر گەورەی هەبووە لە مایکرۆفۆن و چەندەها کامیرە ڕووی تێکردەوە لەو کاتانە ڕوحی کێشرا و گەڕایەوە بەلای خوا ئەی ئەگەر ئەوە تۆ بیت بیرێ بکەرەوە ئەگەر تۆ بیت چی ئیسفادەیەکێ ئەو هەموو خان و قەسر و قوسورە لێت داوە چی ئیسفادەیەکت لێ کرد ئەو هەموو ماڵ و مناڵەت بەجێڵاوە چی ئیسفادەیەکی لێ کاتە نەفەست کە ئەگیرێ مەجالت نادا وەسیەتێ بکەی کە بڕێک لە پارەکەت بڕێ لە مڵکەکەت بکەیتە خێر و سەدەقە بیتێلی تۆ مەجالت نادا ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء